ئێمە دەبێت پێشێ بێنی گرفت و کێشەکانمان چارەسەرکەین، دامەزراوە پەکخراوەکانمان چاپکەینەوە، یاسا سەروەرکەین تەبایی. ئەوەی کۆمەڵی ئیسلامی بەردەوام پێداگری لەسەر دەکات چارەسەری کێشە ئابووری و سیاسیەکانە بە کێشەی پەرلەمان و سەرۆکاتی هەرێمیشەوە، بەڵام پارتی دەیەوێت بەبێ جێبەجێکردنی ئەو داواکاریانە کۆمەڵ و گۆڕان ڕازی بکات بۆ ئەوەی پەلکێشی کۆمیتەی ڕیفراندۆمیان بکات. کۆمەڵی ئیسلامی دەڵێت بۆچوونی کۆمەڵ لە سەرەتاوە تا ئێستا هەر ئەوە بووە کە دەبێت هاوڵاتیان دۆخێکی باشتری سیاسی و ئابووریان هەبێت. لەوەی کە هەیە کۆمەڵ دژی هیچ حیزب و لایەنێک نییە، هەمیشەش ئامادەیە بۆ دانوستانی سیاسی و ڕزگارکردنی هەرێمی کوردستان لەم دۆخە چەقوەستووە. بەڕاوێزخستنی هیچ لایەنێکی سیاسی لە قازانجی پارتی دیموکراتی کوردستان و هیچ لایەنێکی کە نییە، بەتایبەت دوو هێزی سیاسی و کۆمەڵی ئیسلامی وزارتنەوەی گۆڕان کە خاوەنی زیاتر لە 600,000 دەنگ و 30 کورسی پەرلەمانی. بۆیە ئێستا تۆپەکە لە ساحەی پارتی دیموکراتی کوردستانە کە بێت کۆبوونەوەی ئەو خاڵانەی کە لە ڕاگەیاندراوەکانی کۆمەڵ یاخود گۆڕانە ئەعلان کراوە جێبەجێ بکە. پەرلەمانتارێکی گۆڕان دەڵێت کلیلی کێشەکان لای پارتیە، خواستی گۆڕان و کۆمەڵیش جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکە. ئەو پێی وایە پارتی تەنیا کات دەکوژێت. زیاتر دۆخەکەی سەردەستی پارتیایە دەبێت و سازشانە پارتی بیکە، بەڵام سازش لەسەر هەموو لایەنە سیاسیەکان پێویستە. هەرێکە مەرحەلەیەک لە داواکاریەکانمان بینە خوارەوە بۆ ئیتیفاقی سیاسی تازە دروست ببێ و ئەم دۆخەی کە هاتوتە پێش لە کوردستان بەیەکەوە هەمومان بە شام دێنە بەر پرسیارەتێکیەوە بەیەکەوە تێپەڕێنین. ئەندامێکی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ماوەیەک بەر لە ئێستا ڕایگەیان 12 مانگە پەرلەمان کارا دەکرێتەوە، بەڵام ئەو وادەیە تێپەڕی و کێشەکانیش هەر لە جێی خۆیانن. چاودەرێکی سیاسی دەڵێت ئەگەر پارتی بە مەرجەکانی کۆمەڵ و گۆڕان ڕازی نەبێت ڕێگە چارە و بژاردەی تری نابێت. دەژڵێت پرۆسەی سیاسی بەبێ بەشداری هەریەک لە 5 لایەنە سەرەکیەکە پرۆسەی سیاسی ناکەوێتەوە سەر پێی خۆی. پارتی دەبێت مەفروض وایەتر تێبگات لەوەی کە قائیدی گەلی کوردستان نیە، هێزێکە لە هێزەکان و هێزێکی گرنگیشە. قەت نەماوەتەوە پارتی هێزێکی گرنگ نییە، قەت نەماوەتەوە بەرزانی سەرکردەیەکی گرنگ نییە. سەرکردەیەکی گرنگن، بەڵام لە چوارچەوەی سیستەمی دیموکراسی و لە چوارچەوەی تەعەدودی حزبایەتیەکە لە کوردستاندا هەیە. ئەوانش هێزێکن بە گوێرەی حەجم و موقعیەتی خۆیان دەبێت مامەڵە بکەن، نە ئەوان براگەورنی ئەمە برا بچوو بووین، نە ئەوان ئاغا و کێخان و ئێمەش ڕعیەت بووین. وا بڕیارە هەفتەی ئایندا پارتی دیموکراتی کوردستان گەڕێکی دیکەی سەردانەکانی بۆ لای حیزبەکان دەست پێ بکاتەوە. بزوتنەوەی گۆڕان کە لە دوای مەرگی نەوشیروان مستەفاوە لەگەڵ پارتی کۆنەبۆتەوە، لە دوا کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانیدا بڕیاریدا پێشوازی لە وەفدی پارتی بکات، بەڵام بەو مەرجەی دەبێت پارتی تەنیا قسە لەسەر چارەسەری کێشەکان بکات. کۆمەڵی ئیسلامی ژوە کەمیشە دەڵێت دەرگای ماڵ کراوەیە بۆ گەیشتن بە ڕێگەچارەی ڕیشەی و خەمخۆرانە بۆ گرفتەکان. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.